ئەمڕۆ پایتەختی هەرێمی کوردستان تەنها گەواهیدەری دانانی بەردی بناغی پرۆژەیەک نییە، بەڵکو گەواهیدەری لەدایکبوونی نازنامەیەکی نوێی نەتەوەیی و ئاینیە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغی مزگەوتی گەورەی بارزانی دانە، پرۆژەیەک کە سنوورەکانی خەیاڵ دەبەزێنێت و ناوی کوردستان لە لووتکەی ڕیزبەندی جیهانیەکاندا دەنووسێتەوە. ئەم پرۆژە زەبەلاحە کە لە ساڵی 2023ەوە وەک بیرۆکەیەکی استراتیژی سەرۆکوەزیران مەسرور بارزانی گەڵاڵە کرا، تەنها شوێنێکی پەرستش نییە، بەڵکو بەرجەستەکردنی مێژووی شکۆمەندی بارزانی نەمر و سروشتی سەرکەشی کوردستان. بەڕاستپاردەی ڕاستەوخۆی سەرۆکی حکوومەت و لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و بە لێهاتووی تیمی گراف دیزاینێکی بۆ کراوە کە هاوسەنگیەکی بێوێنە لە نێوان مۆدێرنی و ڕەسەنایەتی کوردی دروست دەکات. لەم مزگەوتەدا تەلارسازی قسە دەکات. باڵەخانی سەرەکی مزگەوتەکە لەسەر شێوازی ڕەشماڵی کوردی و باڵەخانەکانی دەوروبەری لەسەر شێوازی خێوەتی کوردی نەخشێنراوە. ئەمە پەیامێکی ڕوونە بۆ جیهان کە ئێمە بە شانازیەوە نازنامەی خۆمان لە ناو گەورەترین پرۆژە ئاینیەکاندا دەپارێزین. اینجا مزگەوتی گەورەی بارزانی چەندین ڕیکۆردی جیهانی دەشکێنێت. لەگەڵم بن بە ژمارە پێوانەیەکانتان بۆ باس بکەم. ئەم پرۆژەیە لەسەر ڕووبەری زیاتر لە 2 ملیۆن مەتر دووجا دروست دەکرێت. ڕاستەوخۆ ژماری پێوانەیی جیهانی لە کتێبی جینگس دەشکێنێت وەک گەورەترین مزگەوت لە جیهاندا. اینجا ئەم مزگەوتە چەندین تایبەتمەندی دیکەی هەیە، وەکو گەورەترین گومبەت، بەرزترین دەرگا لەسەر ئاستی جیهان، هۆڵی سەرەکی نوێشکردن جێگەی 9,000 کەس دەگرێت، لەسەر گردێک دروست دەکرێت. حوشە و باخچەی مزگەوتەکە جێگەی زیاتر لە 700,000 کەس دەکرێت. لە نێو مزگەوتی گەورەی بارزانیدا گەورەترین شەلالی دەستکردی جیهان بە بەرزی 48 مەتر دروست دەکرێت. هەروەها گەورەترین مافوری دەستکرد و گەورەترین کاژمێری ڕۆژی تێدادا دەکرێت. مزگەوتی گەورەی بارزانی تەنها کۆنکرێت و بەرد نییە، بەڵکو هونەرێکی بەرزی تەلارسازی دەبێت و دەبێتە سیەکانی هەولێر. چۆنیەمە با پێت بڵێم لەم مزگەوتەدا بە چاندنی زیاتر لە 1 ملیۆن دار و درەخت و گوڵ، پارک و دارستانێکی ناوازە لە دەوری مزگەوتەکە بنیاد دەبێت کە وێنەی هاوشێوەی لە ناوچەکەدا. اینجا ناوەندێکی ڕۆشنبیری و معریفی تێدا دروست دەکرێت. ئەم پرۆژەیە بەشە زانستی و خزمەتگوزاریەکانیش لەبیر ناکات، بەڵکو مۆزەخانەیەکی تایبەت بە مێژوو دەستنووسە کوردیەکان، کتێبخانە و گەورەترین ئەرشیفی نووسراوە ئاینی و نەتەوەییەکان، قوتابخانەی ئاینی، هۆڵی کۆنفرانس و بازاڕێکی تایبەت بە کەلوپەلی ڕەسەنی کوردی تێدا دەکرێتەوە. لە مزگەوتی گەورەی بارزانی 4 مناری بەرزدا دەبێت کە لە نێو ئەم منارانەدا ئەسانسۆر دەبێت و بە ئەسانسۆر گەشتیاران دەتوانن بڕۆنە سەر لووتکەی منارەکان بۆ بینینی دیمەنی پانۆرامای شاری هەولێر. اینجا با لە کۆتاییدا شتێکتان پێ بڵێم، مزگەوتی گەورەی بارزانی تەنها پرۆژەیەکی تەلارسازی نییە، بەڵکو گوزارشتە لە ئیرادەی گەلێک کە دەیەوێت ئاین و مێژوو سروشت لە یەک خاڵدا کۆبکات.